یەکەم مەدرسە و یەکەم مامۆستا و یەکەم چیرۆک گشتی لە عالیاوە و دەسوپیکەدن. خاوەن چەندین شوونی مێژووی فرەکۆنە لەوانەیە کۆشکی پاشا فەیسەڵ یەکەم کە لە ساڵی 1924 دروست بووە. عالیاوە کۆشکی بچووک بی، بەڵام ئیمڕۆ بێسە شوونە نیشتەجیبوونە مردم. یەکەم مەدرسە لە مێژوو شاری خانەقین لە تی دروست کریاس کە مێژوەیرە ساڵی 1887 چدە و کە لە سەردەمی ئیمپراتۆری عوسمانی دروست بووە. مەلا عەبدولعەزیز عیزەت یەکەم بەڕێوەبەر و مامۆستا لە مێژوو شاری خانەقین لە ناو عالیاوە بووە. و هەر جادەیەکی پیاسە بکەیمن شوێنەوارە مێژوویە کۆنەکان گزارشت لێ ئاواییەکە. مردمەکەی لە کورد و عەرەب وە جیهاتیە و هیچ وەختیگەیش فەرق و جیاوازی نادوینی. زەوێگەیشی فراوانە لە گشت و کاڵ. ئێوەش بشنە پیمان چی یادگاری گەستان وەل عالیاوە لە کۆمێتەرەمان بشنێ.